ئەو کاتتان باش بەڕێزان وەرن زانیاری گرنگتان پێ دەڵێم دڵنیا بن ڕێز و خۆشەویستی بەڕێزان وەرن خێربێن هاوڕیانە سندە قسە و باز دەکەن کورد دوای هەلەب ئەو کات ڕەوشی کورد بەچێ دەگات پیلانێک لە دەست کورتەیە بە پۆستی سەرۆک کۆمار و مەلا مەزاری شاتە سەرێ مەلا مەزەری شاتە سەرێ ئەرێوەڵە مەلا مەزەری شندێک باز دەکەین ئەو مۆزوعە چ بوو دوێنێ بەڕێزان بەیان زۆر سەرێشەم توش دەکرێ مزایقەم زۆر دەکەن بە پارتی وێچێتی بە تایبەتی پارتی زیاتر پیاوە کێیە سەرۆک حزبە سەرۆک حزبە ناوی لە خۆیان سەرۆک حزبە چی کارتۆنی ئێستا پارتی دەیدا پارەی دەداتی کۆنیەچێتی بودووە بۆ پارتی بۆ بەرهەمی لە بەرهەمی بووە ئەوەی پارتی ئێستا تەمویلی دەکات ناوی حزبەکی لە خۆیان بەسێ چار ئەکاونتی ژنان ئەم دەمام کەم هەڵماڵی شێخ کەژاڵ شێخ کەژاڵ قەزم لە یەک جملەی دێ ئەوە هیچ یانی ئەوەندە بێت چاوەڕۆ کورۆوەرە ئەمن ئەوها ئابڕوم بچی بە ناوی ژنان بە دوو ژنە ئەو ژنێک عێراقیە پرۆفایلەکەی ژۆرشی ئەلبانیەکەیە ئەلبانیەوە لەگە ژنە عێراقیەکەی قسە دەکەم بڕواو کە بەس ئەو مۆزوعی ڕۆژاوە هاتە گۆڕێ بەهەرحاڵ یاسین شێخ نازام شەی پێدەگۆدرێ پێی دەڵێم پەیجەکەی لێدا دەخەین دڵنیابی وە دوو کوورد دەبینم زۆر فشەکەرە ئەڵێ شکات کردی و ئەنتەرپۆل ئەنتەرپۆل دەگەویتە دوو قادر نادری چییە فەزعی بە بەڵگەم کردیە ئەنتەرپۆلی جیهانی ئیشی کوران دەکەس نەخۆشن خەڵکێ بۆ من دەنێری درێ ڕاستە کورە پاپەر کورەس لەو سویدەی سەد کە شکاتی لە من کردیە لە ئەنواع ئەشکال هەر 24 سەعات نابەدەدڕێ لەبەرەوەی من دەزانم قانونی ئێرە چۆنە ئەزانم چ کەمینێک لە بۆ مندانێ بڕوا بکە کە قسە دەکەم دەبی تەوقیتی ئیشکردنم نەبی یعنی قسە دەگەم پۆز دەگەم یان ئەدمینیت کە بڵاو دەگاتەوە ئەنتەرپۆلی جیهانی لە دوو قادر نادریە چییە دەمامچی ژنەکەم کوڕەکەم هەڵمالیات ئەوەم کردیە بەهەرحاڵ ئاوڕێیان ئەدە فشتان بەو شتانە بێت شکایەت لە ئەوروپای گەلە قورسە کرەوە بە قورئان تێر پێکەنیم هەرچی قسەش دەکە دەرێتە دەمە ئەنتەرپۆلی جیهانی هەندێک کەسێ زۆر نەخۆشە کارە ساتەکە لەوەیەدایە پارتیش دامی ئەوانە دەکا یعنی بە جددی شەرمەزاری ئاوڕێیان بە جددی وەرن ئاوڕێیان لەسەر هەموو خەم و خەفەتان لەسەر هەموو خەم و خەفەتان بەهەرحاڵ با لێی گەڕێین هەر کۆچی بین هاوڕێیا دوو مەلا مەزهەر خوراسانی تا ئەنا من دوێنێ پێشترێش دوو جاری کە تەلەفۆنم لۆ کردیە دوێنێ سێم جارە هەر بە سەرێعی باسەکەم لەبەرەوەی دەنگەکەی بڵاو کردەوە دەنگێکی بڵاو کردەوە 12 دقیقە قسەمان کردیە بڕوا بکەن بە بەڵگەوە بەس هەمووی شەڕە جوێن بوو بۆ ئەوەی بڕوا بکەن ئەوە تا 12 دقیقە قسەمان کردیە هەموو ئەوانەیەوە ئیگۆر واتە دوێنێ 12 دقیقە قسەمان کردیە دوای ئەوە لۆم نووسێ دەێ مەلا مەسەر ئەگە بە ئەدەبەوە هاوڕێیان من لە هیچ دیدارەکەم هەمووتان دەزان 500-600 دیدارم کردیە هەندە دیدارم بڵاو نەکردەوە کە زانیتم خەبەر چاندایتە من درۆیە ئێکاکە بۆ بڵاو کەمەوە درۆیە خەبەرێک لەسەر مەسئولەک لەسەر کەسێک درۆ بووە ینی کابرا نەکەتە ناو میدیای خەبەرێک بە منیان گوتی ئەوەی کوشتێ کابرا بە بەڵگە لە بۆ منی بڵاو نەکردەوە بەڵام تحەدا دەکەم یەک دیبەیتم بڵاو نەکردەوە وەخت خۆی لە بۆ مەلا مەزەرم کرد دەنگەکە بەشش تەزیل نەکرا خۆ تازان هەموو کەس تووشێ و تەکنیکە دەبی بەهەرحاڵ دوای ئەوە ئەحسان مەلا ئەمین ئەو کاک ئەحسان مەلا ئەمین ئەوە من ناوی دەدەم لەگەرم بوو تەلەفۆنمان کردەوە لۆ مەلا مەزهەری کوڕەکەی هەری گرت بڕوان پێ ئەحسان مەلا کوڕی مەلا ئەمینی چەمچەماڵی خۆ مەشهورە بڕۆ لێی بپرسن لە ماڵەوی تەلەفۆنمان بە کورد کوڕەکەی هەری گرت گوتی چێ گوتم قادر نادرم بە بابی گوت یەکسەر گوتی بابم دەرێ پێ برێ لە مارێ نیمە
ئەوەندە ترسنۆ بوو و مناڵی بەو گچکەیە فێرە درۆ کرد ئەوە کاگە حسان ئەمین لەگەڵم بوو تێر پێکەنین ئەحسان گۆی دەنگەکەی بڵاو مەکەوە مناڵە جوان نییە تێکی مەشێنە یعنی ئەوە مەلایەک لەو نقطانە دوو جارش کەش تەلەفۆنم کرد هاوڕێیان هەزار قسەمان بەیەک گوتیە ئەنی بەجددیمە قسە دەکە کاکە زۆر مستەفزە جوێن دەدا جوێنی ئاز نزم دەدا ئەی باشە جارێک توش بە شەری یعنی ئەی باش ئەمە چ بێم جوێندانێک بڵاوکەمەوە دوێنێ ژویستم قسەی لەگەڵ بکەم کاکە یەکسەر دەرێ قاتڕ نادڕ یعنی ئیستفزاز بریندارکار و بۆ ئەوەی پرسیاری لێ نەکەم ئیستفزازی زۆر کردە چوو ئەولای ئەمن دەمیست پێ بڵێم ینی کاکە ئەتۆی ئەو هەڵوێستانەی ئەتوو هەیت خۆستا و دیتتان لە بوار قسەیان لەگە کردیە بزانە ئەحمەد شەرعی ژوادی فعلا دژی گەلی کوردەبی ناپاچی وا دەبیتن کاکە من ئێستا هەندە زانیاریتان پێ بڵێم بەلا مەزهەر لە گەنجی خەڵکی دەربەندی خانە هەر بە سەریعی پێتان دەڵێم و ئەو دەقەچی چۆ بڵاو کردەوە دەبینن کو قسە دەکا بەرحاڵ بە سەریعی بڵێم مەلا مەزەر کە گەنج بووە لە دەربەندی خان بڕۆ بپرسن یەکێک لە شەلاتی و ئەوەکانی دەربەندی خان بووە ئەوانە بووە چەق و دەف و نوکتەیان پێدەژێڕا و چۆقی پێدەگۆدرێت چییە نازانم لەو نەوەعانە بووە باوکی مەلای مزگەوتی گەورەی دەربەندی خان بووە هەموو هەفتەیەک دوعای لە بۆ سوپاکەی سەدام کردیا من ئەوە ناڵێم بڕۆم بپرسن لە خەڵکی دەربەندی خان دوای ئەوە یان پیاوی سەدام بوو دوای پارتی کردی ئەندام پەرلەمان و کۆموو کەسەکان کرد هەموو هەفتانە دوعای لە سەدام کردی ئەوەش کاکە حەقی خۆی مەلا مەزەر نییە باوچتی بەس مەلا مەزەر کابراکی شەلاتی زمان پی ئەوە بوو ینی نوکتەیان پێدەجۆڵەشە پارتی ئیتیمامی پێدا دەوڵەمەند بوو مزگەوتی مەولانە خالیدیان لۆدانە مەولانە خالیدیان لۆدانە غرور گرتی ئێستا لەگەر ئیخوانەکان لەگەر تورکەکان تەسیقی هەیە زدی میلەتەکەی خۆی من بەرپرسم لەوە پارتی ئیهمالی کردیە برادەران لەبەر ئەوەی کاکە بوویتە سرف ئایدی ئیخوانەکان یعنی لە پارتی دەرچوێت بە سای پارتی دەوڵەمەند بوو لە پارتی دەرچوو ئێستاکە بەگەت تورک و ئەحمەد شەرع و لەگە ئەوانەیە ئەوەی دیدارەکەی لەو بوار هەیە بڕۆ بخینەوە بە ئاشکرا ئەوە هیچ کەمتر نییە لە مەلایخەتێ کاچ خۆم ئەڵێ یعنی یەک سەرنج بدەم کاکە حەلەب 15 ساڵە کوردەوەی دەکەی لەبەر ئەوەی هێزێکی حکومی مەدەنی لێ نییە پڕی تیرۆریستە ئێتو ئەگەڵ هێزە نەبووە کورد کۆمەڵ کوژ دەکرا لەو شوێنەی و ئێستاش کورد لەوێ ئەوە لەوێن دەرنەمایە بە ناو حکوومەتە دەبینین ئەو حکوومەتی ئەحمەد شەرعی ڕیشی ئەوەندەیە هەندیکاپە هەیە تەواو نییە سوپای هەیە بە ئەڵڵاهو ئەکبەر خەڵک دەکوژن ئەوە سیفەتی دەوڵەتی چێ ئەوە داعشەشی سەردەمە یعنی تۆ کورد کوولە بۆوانە بەجی دێلی یعنی جوانترین شتیان ئەوە بوو لەو 15 ساڵە کوردیان لە کۆمەڵکوژی ئەڵێ چوونە لەوێن دەر ئەی چ بکەن یعنی ئەوە دەوڵەتێکی یاسایی نییە لە فترەی سووریا نییە برێم حتا بڵێم منطقی زیاترە بێ بە هەر حاڵ یعنی بە ئاشکرا ئەوانە بەشێک لەو مەلانە کەمینەیەکی زۆر کەمن مەلا مەزەر یەکێک لەو دەگمەنانەیە ئەگەنە مەلاکانی کوردستان مووقفیان زۆری زابی بۆ ئەوجارێ جێگای دەستخۆشین من بۆ خۆم نە بە مناڵێن ئەنگۆ دژی دینی چەند پۆستی بە ئەو مەلایانم بڵاو کردەوە کاکە ئەمە دژ نین ئەمە دژی ئەو تەوەجوهە خیانەت کارانەین کە ئیتیمان بە قەزەی کورد نادا قەزەی کورد لە بۆما ئەولەویەتە یعنی ئەوە دەبینن قەسەدا کورد ئەو هەموو دەعمەی تورکمان عەرەب دەکاتن بە نمونە ئێکاکە لێی هەڵدەگەڕێنەوە ئەمە قوڕی چێ بەسەری خۆ بکەن هەموو شکستەکانی کورد لە خیانەتی ئەو عەشیرت ئەوە نابی ڕاستیزم بین بەس هەموو خیانەتانەی کورد شکستانەی تووشی دەبی لە ئەنجامی بەشی هەرە گەورەی ئەوەیە خیانەتی ئەو نەتەوانێت کەیەکە لە ناو سوپاکەینا یان لێی هەڵدەگەڵ لە جەلەولا ویان کرد لە منبەت ویان کرد لەوەش ویان کرد یعنی لە هەرچێکان ئێمە ینی بەجددیم لەگەڵ برادران ڕۆژاوە قسەم کرد گوتی کاکە 160 ئەوانن کورد فاسڵەیە ئێلێ دێرە زۆر نییە لە ڕەقە نییە کورە لە کورد فاسلێک دروست کرا ینی ئەوە خطەی بەعز بوو لە 63 یعنی منتیقەی کوردیان وەکو برەی هەولێر یعنی لە جەبەل حەمرین لە ناوەڕاستی جەبەل حەمرین و هەرێمی کوردستان یەک شریتی حدودی گەورە تەعریبی کورد هەیە هاوڕێیان ئەوەیان دروست کردیە کوردیان تاجیر کردیا حزبی بەعز لە شێستەکانەوە کورد ئەوە دەکا یعنی قورسە ئەمە هەندێک دروشم دەدەین بەس کاکە دروشمدان و پێشنیازدان زۆر جودا لەگە ئەمری واقع بەهەرحاڵ
يعني وەکو سەرز بدەن ئەلحەق مەلاکانی کوردستان ئەو جارێ زۆر مووقفیان جوان و مەبدەئی بوون جگە لە مەلا مەزهەر نەبی خائین کە منەوە دەڵێم لەبەرەوەی دەورێکی خیانەت کارانە دەبینی و ئەمن لە ژیانم سەرۆکی سندیکات جوونی پێدامە گوتەبێژی حکومەت جوونی پێدامە محافزی متەسەڕفی ئەو لێرە جوونی پێدامە فاخیر حەریری فاخیر نازەم حەریری جوونی پێدام بە خۆتان زانن جوابی کەسم نەدایتەوە من شتێک بڵاو ناکەمەوە پەیامی تێدا نەبی جوانیەک مەمدەعەک خەڵکێک شتێکی باش بڵاو کاتەوە بە قوربان خۆمە خەڵک ئەمن گەورەترین کێشەم لەگە یەکێک لەوان لەگە پارتی هەیە هەرچی جوێندەری ناو سۆسیال میدیایە پارتی دەعمیان دەکا کاکە کۆمەلگایەکی جوێندەر دەرچووە کۆمەلگایەکی بێئەدەب دەرچووە جوێن بە دایک و خوشکت دەدا بە زمانێکی زبر ئەبێ ئەمە زۆرە مەلا بڕواب کە جوێنی وا زبر دەدا پێم ئەی بە بڵاو کەمەوە بەرحاڵ بچینە سەر هەلەب جای ئەوە دەچینە سەر خاڵی تر بەڕاست مەلا مەزهەر لە سوودان خوێندیتی ئەو دکتۆر مەلا مەزهەر لە سوودان خوێندیتی و مادستێرەکە هیچی علمی نییە ئەوە ئەخوانەکان هەمویان دەنێرنە سوودان لە سوودان مادستێر و دکتۆرا وەردەگرن کە هیچ تێدا نیە هەر هیچ تێدا نیە لە سوودان دکتۆراکەی وەرگرتیە و هاتیتەوە ئێستا ڕکلام و ئەردۆغان و عوسمانیەکان ئەوەن دەکەی بەجددی ئەوە خائین نەبی چی خائینە نازانم ئێمە بەس ئێلە دەبی جاشبی فەوجی هەبیان ئەوانە هەندێ نووسەر هەندێ ئەدیب هەندێ لەو ڕۆ هەموو کوردیەکە هەموو کورد یەکە بەس ببینن یعنی پارتی یەکێتی شوعی ئیسلامیەکان بەشەشیان لە مەلاکان هەموو یەک بوو تەنیا تەیارێکی ئیخوانی تەیارێک بەشەشیان دژی ئەو قەزیە بوون مەجموعەیەکی زۆر کەمن یعنی شتێکی زۆر دڵخۆشکەر بوو ئەو جارە یەکەم جارە ڕەنگی لە دوای کۆبانی کورد یەک ڕیز بوو شتێکی جوان بوو کاکە بە هەر سەرنجێکە بێ لەسەر پارتی لەسەر یەکێتی هەمانە بە شتێکی خراپ نەبوو ینی لۆ کۆمەلگای دەری لۆ تەمویلی کوردی هەر چار پارچەی یەک بوو هاوسۆز بوو تەنیا ئەو چەند مەلایە و تەیارەکی کەم لە ئیسلامیەکان بە تایبەتی خوانیەکان بە ئاشکا دژی شۆڕشی ڕۆژ ئەوان ئەو ڕۆژ نین لۆ لەبەر ئەوەی جاشی ئەردۆغانە هاوڕێیان ئەوەی هەلەب با من بەس مقدمەوە بڵێم یعنی ڕاستە کورد شکستەکی معنەوی هینایە بەڵام دەرسەکی گەلە گەورە درا بە ئەوانە کاکە ئەوانە هجومی سەر سوێدا و ئەلەوییان دەکرد بە 24 سعاتی تەفرتونیان دەکرد هەموو شوێنەکانیان دەکرد دوو گەڕک ئەگەر خیانەت نەبووە بێگومان هەر نەدەگیرا بۆ خۆتان باش دەزانن یعنی ئەشرەفیەش نەدەگیرا شەڕیمان و نەمانیشیان کرد لەگەر ئەوەی زەختەکی زۆر گەورەی نێودەوڵەتیان لەسەر بوو 100 دەبابە زیاترە بڕوا بکە دەیان هەزار چەکدار لۆ 300 لەو 500 کەسی خڕ بوونەوە ئەوانەی دەرێن 5,000 ئەو پەڕی قارەمانێتیان نوان ئەو پەڕی سەری هەمومانیان بەرز کردەوە یعنی نمونەیەکیان پیشاندە ئەو هەموو ئیسلامیە بە جیهاد و ئەڵڵاهو ئەکبەر دەیان کەسیان لێکوژایە شەڕێکی زۆر پێنجەم ڕۆژ بوو ئەخیری بە خۆیان سەحەبیان پێکردنەوە یعنی دەرسێکی زۆر گەورە درا ئەوە نییەوەکی سوێدا ئەو وەکو ئەلەویەکان بی واگە ئەو معامەرە دەولیە نەبووایە بەڕاستی معامەرەی دەولی چییە ینی مەجای ئەوەیاندا ئەو تورکیاندا یعنی شەرمەزاری بوو دوو دەوڵەت کاکە دەرەقەتی دوو گەڕک نەدەهاتن بە جددیمە دوو گەڕک نەدەهاتن 300 و 500 کەسە بە تورکیا و بە سووریا بە هەموونەوە ئەچی و بە ئۆکەی ئەمریکا و بەبێ بە هەڵوێستی نگەتیڤی ئیسرائیل کە من ئەوە لێرە لە بۆ هەموو ئەو ئیسلامیانش دەڵێم چەند شەرمە ئەنگۆ نایەن خیانەتی ئەحمەد شەرع نەک لە دینەکەتان کە وەکو منقزی کاکە لە چێ بووە ئیسرائیل بە گەورەترین دوژمنی ئیسلام دادەندرێ ئەتوو بچی دەرپەی خۆتی لۆ دابکەنێنی دەرپەی خۆت تەرمی ئیلی کۆهینیان داوە هەموو وەسایقی مخابەراتیان داوە 1800 کیلۆمەتر چارگۆشەی گرتیە ناوێری برێ لەل هەر دێتە پێش لە 100 چیای تەمەشای دیمەشق دەکات نەتەنیاوە هەمووەوانە سێ مەحافەزەی دایکێ بڕواکە مینای لازقێشی دایکی هەموو شتێکی دایکی هەموو خیانەتێکی کردیە دێن دژیەوە وەڵایی چییە هەسەدا علمانیە لەگە دین تەبانیە بزانە تۆ ئەو هەموو ئەو نەوعا ئیسلامیەی کە دژی شۆڕشی ڕۆژ ئاوایە ئەو زیادە شەید زیاد هەلەبی لە ناو مزگەفت نوێژەکە هەسەدە دەیان مزگەوتی لێە ئیسلامن إلى آخره کەچی دێ شەرعیەت بەو کوشتارەی دەدەن
کە بابا چەکدار دەکوژی ئەو ژن و منداڵۆ دەبینن ئەو وەحشن وەحش بەربەرین کەچی دێ دیفاعی لێ دەکاتن دیفاعی لێ دەکات ئەی هاوار ئەوە خائین نەبی کوێ خائینە بەس بەم بڵێن یعنی لۆ ئەو کەسانەی ئیسلامیە سیاسیانەی ئەمن ئەو بەشەی دەڵێم نەک ئەو هەموو مەلاو یعنی کاکە وەڵڵا ئەمە داوکو باوکمان ئیسلامە ڕێز یعنی لەو توراسە گەورە بوونە ئەو شتانە ئەوە نییە ئەمە دژە دین ئەو چی و نازم کەی ئەمنتان دیتێ ڕۆژێک لە ڕۆژان دژی دین قسە بکەین بەس کاک ئەمە دەڵێن دەبی مەلا وەچی مەلای ئەو جارەت نیشتیمان پەروەربی هەمومان قەزیەی نیشتیمانی کۆمان دەکاتەوە ڕێئیمان جیایە بەس دەبی لەو خەتە گشتیانە یەک گرتوو بین کە وێنەیەکی زۆر گەورەی پیشاندا بەهەرحاڵ هاوڕێیان بۆیە نمونەیەکیان پیشاندا ئابڕووی سوپاکەی ئەوەیان پیشاندا شەرە تورکیا بە هەموو قووەتی خۆیان ناڵێم بە سەد هەموو قووەت بەس بەڕاستی ئەو نمونەی پیشاندان داستانێکی زۆر گەورەیە لە دوای کۆبانی شەرافەتمەند بوون ڕەنگی بیسیەکیان لە شەهید ببێتن بەڵام دەرسەکیاندانێ ئەو کە کورد نەک ئەلەوی نییە و نا ئەوەش ئەوەگە خیانەتە نەکرابای وەزعەکە زۆر باشتریش دەبوو ئامانجیشیانی هەموو باس کرا کاکە دوای ئەو ڕێککەوتنەی پاریس کە ئەو خیانەتە یعنی ڕاز ئەحمەد شەرع دەرپێی خۆی لە بۆ ئیسرائیل داکەناندو هەر دەرپێیان داکەنی خیانەتی نیشتیمانیش من جارەکەی تریش پێم گوتن کاچ خۆم یعنی خەریتەی نوێی سووریا لە ئەوە ئەسکەندۆرۆنەی لۆ تورکیا لێدایە و جۆلانیشیدایە ئەو خیانەتی نیشتیمانی ئومەی عەرەبیشە ینی داگیرکەرانی کوردستان لە عەفتا و پێت دیش کە سەدام لایەکی شەتڵ عەرەبی دۆڕان هە لەسەر قەزیەی کورد ئەو جارش جۆلانیوەی کرد یعنی ئەوانە خائینن لە بەرامبەر نەتەوەکەی خۆشیان ئەو زەمان ئەو زانیاریە شتان پێ بڵێن بڕوا بکە ئەوە زانیاریە ینی شیعەکان ئێستا کە بە کەمپین لە بۆ ئەمریکیەکان دەنێرن کاکە ئەنگۆ دەمە دەڵێن چەکدا بنێ بەس ئەو دەوڵەتتان لە تەنیشتەمە دروست کردیە کە بربەرین ئاوا لەگە سونەی کورد دەکەن دەبی لەگە مەچ بکەن ئێناقیان نییە وەڵە براکەم بە جددیمە بە ویژدان بڵێن هەندێشت هاوڕێیان ئەو توندوتیژەی لە سونەدا هەیە لە سونەی ئیسلامی هەیە لە شیعە نییە کاکە وەرە قاعیدە داعش بەیت الشەباب تێم دەگەی ئەو جوندل ئیسلامی باشوور دەیان ئەنزیمە ببکە هەموو کارە تیرۆریستەکانی دنیای ئەوانە دەیکەن لە شیعە کەمترە حتى لەگە کوردیش تونین بە جددیمە لەگە کوردیش لە ڕووی قەومی زۆر تونین شیعە مەذهەبەکەی گرنگترە لە قەومی بوونەکەی سونە هەم قەومیە هەم ڕابیە من ناڵێم هەر هەمووی هاچکو بابووداچیمە سونەنا بەس بە دەردی شیعەکان گوتنی وا لەگە سونەی کورد دەکەن وا لەگە سونەی کورد دەکەن دەبی شیعەیان بکەویتە بەردەستی چ دەکەن ئەوە دەوڵەتی عەرەبی سووری دەستورێکی هەیە کە هیچ تێدانە لە بۆ کورد دەیانەوێت بە زۆرم لێ ئەوە بکەن بەهەرحاڵ ئەوە خاڵێک لە خاڵە هەرە وەریەکانە کە ئیسلامی سیاسی ئەوانەی دژی گەلەکەیان پێویستە ڕسوا بکرێن کاچ خۆم ناکرێ ئەتون هەر لە ئیسلامدا هەیە لە حب الوطن من الإيمان تەواو یعنی پێویست ناکە بۆ تەفسیر و منطق و وەک ئەو مەلا ناپاکەی مەلا مەزهەر دەینتەوە لە بۆ تەفسیری دین و شەهادەت و ژن بستەوە ماڵێ و هیچ نەکە کورە بابا شەرەفت هەبی بەو ژنانەیە کەرامەتی قەومیمان هەبی بەو ژنانە بەشەکن لە ئەوە بەهەرحاڵ ئاوڕێیان ئەوە چەند خاڵێک بوو ئێستا بێمە سەر خاڵی جەوهەری هاوڕێیان دوای هاوچێشەی سیاسی من هەموو جار گوتیتم ڕاضیات نییە وەرزش یعنی ڕاضیات نییە دوو زائید دوو دەکات ئاڵوگۆڕ زۆر دەبێتن ئەو هاوچێشە نوێیانەی لە منتیقەدا هەیە بڕوا بکەن و من داوا دەکەم لە پارتی وچێتی بە وردی ژێرە و قسەی من ڕابگرن من ناتوانم هەموو وردەکاریەک باس کەم بەس دڵنیابن و ڕۆژانی داهاتوش دەبینن دوای ڕێککەوتنی پاریس دوای تۆم بارا کە دەمەکە هەمومان دەیبینین بە ئاشکا بانگەشەی زڵدی ئەوەی کرد کە پێویست ناکە کورد فیدراالێتی هەبی هەر دژی کوردە کورد تۆم بارا کابراایەکە دژی کووردە بەگشتی دژی فیدراالێتە و ئەو ئەزمونەی باشوور کە بوویتە شێرپەنجە هیچ نمونەکی باشی پیشان نەدایە لە بۆ کۆمەلگانی و دەوڵەتی تەنیا ئەوەیە ئیسلامی سیاسینی راپۆرتی زۆر دژی کورد بووە لۆبیەکی زۆر دژی کوردە سعودیا خەلیج تورکیا کاکە لە ناو ئەمریکا بەڵگەی زۆر درایە و
ئەمریکیەکان کاکە بە پارتیۆچێتی دەیانجار یەک سوپا دروستکەن جێیان لێ نییە ئەوەندە پێشێلی ماف مەکەن جێیان لێ نییە لە لالەزار مەدا جێ لێ نیانی ئەمریکیەکان دەڵێن کاکە جێب لەمەش ڕناگرن لێمان نایەن حسابمان لۆ ناکەن ئەمە دەیان حەوێنینەوە ئەو دەوڵەتە گەورە نەسیحەتیان دەکەن ڕێیان پێ پیشاندن دژیان فشیان پێدی فشیان پێدە لەبەر 35 ساڵە بەس ئەوەیان دەکەن بۆیە زۆر لێیان پەستن و هەست پێ دەکرێت بە تایبەتی تۆمبارک بەو تورکیا لەگە تورکیا تەسیقی هەیە کاکە کابراایکی ملیاردێرە مەشارعی ملیاری دەدەنێ مەشارعی ملیاری دەدەنێ دژی کورد یعنی تورکیا بە هەموو قووەتی خۆی ئەوە ئاگام فیدان کە کوردە وایە یعنی بەجننی ئەوە شەیبانی کە کورد نییە بە تەواوەتی یعنی لە منتقەی کوردی ژیە ئاوە خائینن ئێکاچی خۆم یعنی بە هەموو دزی شێوەیەک هەوڵ دەدەن دژی کێشەی کورد پێش نەکەوی ئێ باشە ئەتو چ دەکەی ئەدی بالمقابل چ دەکەی چ تێرە لە بەرامبەر ملیارەها دۆلار کە تورکیا دەداتە تۆمباراکی ئەزمونە چی خراپ پیشان دەدەی منەتی ئەمریکا نازانی مەسەلەن معاشت پێ نادرێ سەرێشەی لۆ ئەمریکا دایموو سەعات دوو سیستەمی بنەماڵەیی مافیایی دروست بوونە کۆمەڵێک یعنی هیچ سیفەتێکی پۆزەتیڤیان تێ کاکە ئەمە کوردین خۆمانە بڕوخێن ئەمە کوردین ئیدەوەرە ئەمریکیەک لەبیت بیت هەندێک شت قسە لەو خوا بکەین کو لێرە هەندێک پەناهەندە وا دەکە ڕاسیزم زۆر گەشە بکە ئێکاکە ئەوەی دژمنەکانی کوردی زمان درێژ کردیە ڕەفتارە خراپەکانی پارتی و یەکێتیەک کە سڵ لە هیچیان نەکردەوە کە سیفەتی حکوومەتیان تێدانێ کاکە 35 ساڵە ناتوانن وەزارەتی پێشمەگە یەک بخەن بنمونە ناتوانن یعنی ئەوە بچووکترین شتە ئەمریکا نەسیحەتیان دەگا پێیان دەڵێ وامەکەن فەڕەنسا لە پشتیانە بەریتانیا و غەربوانم هیچ شیان پێدێ سیستەمەگەسە مەسرور لە حکومە دەرێ کوڕەکەم دەین مەسەر ئەوە پاڤێل یەکێتی کردە پاڤل و خۆی حساب لەبوو هیچ کاکەەوە دراسە دەکرێ بە قوربان دراسە دەکرێ ئەوان تەمیلت بکەن تۆ مخەدەرات دەفرۆشن بڕوا بکە پاڤل مخەدەرات دەفرۆش ئەوە من بەرپرسم لێ بۆرە پاڤل شکایەتم لێ بکە لەگە ئێران تەزیق دەکات لە هەموو شتش یەکێت پارتی سیستەمەکی مافیایی منەتی کەس نازانی کاکە دەگات بۆگەنی بوونە بۆگەنی دەگاتە ئاستەک بۆیە موعامەرەیەکی گەورە لەسەر کورد هەیە و بەو شەڕەش ڕناوەستی هیچ من ئەوە قسەی منە قادر نادر ئەو ڕۆ چەندی مانجێ ئازدەی مانجەیە جەبهەی تورکیاش لە کورد دەکەنەوە لە ڕۆژاوە باشە بەڕی وەحری بەڕێ و هەوایی ئەوەی ئێستا هەیە موعامەرە لەسەر کورد بەهێزە یعنی ترامپیان اقناع کردیە کە کورد متەدەللە کورد ناتوانانی خۆی بەڕێوە ببە و مەساڵی ئەوەیان وایە ئیترە من ناڵێم کورد دەڕوخێ من ناڵێم کێشەی کورد بەس ئینقلابێک ڕوویدایە سیاسەخ ئەوەیە خۆلۆ لە بیستەکانی شوا بوو دەوڵەتی کوردی شێخ مەحموود بەر لە حکوومەتی عێراق دەوڵەتی هەبوو بۆ زان 19 شێخ مەحموود دەوڵەتی هەبوو عێراق نەیبوو هەر عێراق نەبوو دوایە و کاکە کوردیان خستە بندەستی سایکس بیکۆ کرا هەموو شتەکان گۆڕا ئەوەی شۆڕشی بەلشەفی ڕۆیدا رووسیا دەرکەوت هاوچەشەکان گۆڕا ینی دنیای سیاسەت وایە ڕاستە من کۆنوەم گوتیە بەرپرسیشم ئێستاش ناڵێم کورد دەگەڕێتەوە یعنی قەتل و عام دەکریەوە دەکرێت بەس مافی ئەو دەستورە ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکە کە بڕیار بوو بەداخەوە هەمووی وە ئەڵوگۆڕ دەبیت بەس ئەو کۆتایی نییە هاوڕێیان ڕەشبین مەبن بەس من دەمەوە بڵێم پارتیۆچێتی کاکە ساڵێک و 3 مانگە حکوومەتێکیان پێ تەشکیل نەکردی کاکە بووینە قەشمەر شەڕیان لەسەر چییە مافی کوردە ناخێر پۆستە ماڵی بارزانی خێر یعنی وەزارەتی ناوخۆ چیە و هەموو مشکلەی لۆ دروست دەکەی 35 ساڵە لەبەردەستەیدا بەزارێک لە دەستێچێتی بەنمونە دەڵێم یعنی کێشیان هیچی هەموو کێشەکانیان پۆستە پارەیە مەنسەبە معاشیان پێنات کاکە خەڵک لێت بێزار دەبی یعنی ئەمە کوردی لێت بێزارین خەڵک خواخواتی بڕوخێن ئەو جێژی عێراقە بێتەوە بەخۆ بە چەپڵە ئەوەی لۆ دەکەن نۆرەی یعنی ئەمریکیەکە ئەوروپیەکە کە 35 ساڵە پێ دەڕێ ئەوە بی بۆیە وەزعەکان خراپە من پێتان دەڵێم تۆم باراک هەموو راپۆرت و هەرسەنگانەکانی و لێدوانەکانی بڕۆن سەیریکەن ئەوەیە کورد بەدەویە کورد شایستەی دەوڵەت نییە شایستەی فدرالی نییە سەرئێشەن
بەهەن تەگرن ئەو دووسێ جملەی من باشە تۆم باراک زۆر گرنگیشە ترام جێ لێ ڕادەگری وەڵە بەشەکە لە دەوڵەتی قوڵی ئەمریکی ملیاردێرەکە کاکە تۆ چ تێ دەدەیە تۆم باراک تۆ چ تێ بدەیە ترام کە ترام بە ئاشکا دەرێ کڕین و فرۆشتنە کڕین و فرۆشتنە تۆ چ تێیە ڕاستە نەفتت هەیە ڕاستە هێزت هەیە ڕاستە شەڕکەرت هەیە بەس کاکە قیەم و ئەخلاق ناخوا قیەم و ئەخلاق ناخوا من کەوە دەڵێم وە تێمەگەن ینی بڵێن ئاها زۆر کەس سیخەتان بە کورد کرد ئەگە سقەی نەکەی بە ئەمریکا و ئیسرائیل چ دەکەی چ دەکەی ینی بەدیلیت کە چییە چ دەکەی یان ئەو ئەوروپایە نازدارە ئەوەندە لەگەر ئەمریکای هاوتەری بوو ئێستا ئەمریکا تڕۆی کردیە وایە دەرێ وەڵای کورد وابی بابا ئەو ئەوروپایە ئەو ئۆکرانیایە شەڕیان پێ کرد ئەو هەموو شەیدەیدا هێوا پشتیان تێ کرد پشتی تێ دەکات یعنی کاکە تو ناتوانانی بڵێ وەڵی کورد غەڵەتی کرد نە بەدیلیت کەت هەیە نەدرەقەتی ئەوانە دێن ئەوە نمونەی ئەوروپا ئەوە نمونەی ئۆکرانیا کە لە ناخۆشترین شووە پشتی تێ دەکات ئەمریکا دنیای خۆی بەخۆی دنیای سیاسەت وایە ئەو زەوەرە ترامپیش هاتە سەر حکم ترامپیش هاتە سەر حکم کە ڕەوشەکە هەمووی بوویتە بزنس ئەڵێ چم دەدێ ئەتا چت بدەمێ تۆم باراکی دانایە کاکە نە بڕوا بکە نە هەندە جێ لە ڕێی وەزارەی خارجی دەجیژێ نە هەندە پنتاگۆن دەجیژێ نازانم لەو ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان وەردەگیرێ قۆناغی ترامپ وا دەبی ڕەنگی قۆناغشکە بگۆڕێ شتەشکە بیت ناوچ شتکە ببی بۆیە کورد یەک ڕیز نەبی ئەو زارەی باش بوو بە هەموو کەم و کورتیەک و سەرنجێک لەسەر ماڵی بارزانی و یەکجێتی و ئیلا ئاخری ئەگەر بە ڕووکەشیش بی لە پشتەوە نازانین تا ئێستا چ بووە هەرچەندە یەک سەرنجێ یاڕێیان دەمە یەک سەرنجتان پێ بڵێم لەسەندێ بڕوا بکەن هەموو ئەو ئاوارانە ڕێیان نەدا بەرەو هێزی سووریای دیموکرات بڕۆن هەمیان بەرەو ئەفرین برد ئەوەش جێی سەرنجە وە لەوێت ڕێکخراوی بارزانی ئەوە بووە یعنی جێی سەرنجە ئەوەش باشە بۆ ڕێیان نەدا ئەگەر ئاوارەکان بستنە منتیقە کورد ژێر دەسەڵاتەکانی هەسەدا هەمیان بەرەو ئەفرین برد لە ئەفرینش یعنی لە بن دەستی چیە ڕەنگبی سبەی دووزبەی لە بەردەستی هێزی ڕۆژ هێزەکی مەسەن احتیمام لەگە پارتی بدەن بەڵام بە هەموو حاڵەتێک میدیای پارتی شەقامی بواردا مەلاکانی مەجاردا ئێشتەکی باش بوو کاکە پەیامەکی باش بوو کورد یەک ڕیز بی لەو موعامەرەی لەسەری تورکیا ئەو پارتیشی قبوڵ نییە ئەو هەموو جاشایەتی و خزمان بڕوا بکەن کورد نەفتی هەیە نەفتەکەی دەدەن ئەحمەد شەرعی کاکە من لەگەڵتاندام سیستەمەکەیە یعنی من بۆ خۆم یعنی ئەگام لە زۆر شتە هەر ئەوەندە دەتوانم بڵێم کاچ خۆم بەڵام کاکە ئەو ئەحمەد شەرع کلۆ دەنی تیرۆریستە کورد 11,000 شەهیدی دایە لۆ قوربانی داعششکەیان لۆ زیندی کردەوە ئەمریکا نازانی ئەو هەموو ڤیدیۆی بڵاو دەبتەوە نازاندرێ نایەن ناسن ئێدا هینتە سەر ئەو نەتەوەی کە لەگەریان لی نەگەڕایدە جوندی ئەمریکی شەهید بی پشتی تێ دەکاتنوە بەس ئەوە کۆتایی نییە هاوڕێیان ڕەشبین مەبن ئەمە دیتمان چەند جار لە 2009 تا ئێستا موعامەرە لەسەر کورد کرایە بەس ئەو جارەی جددیە دڵنیا بن لەوەی و ئەوە پڕوشی بە ڕۆژ ئاواژ دەکەوی و لەو دوو گەڕەکەش ڕناوەستی ئەگەر کورد نمونەی کە پیشان نەداتن ئەگەر کورد نمونەیەکی باشتر پیشان نەدات ئالوگۆڕ نەکە هاوچەشەکانی نەگۆڕێ کاکە هەموو سازشیان لۆ ئیسرائیل کردیە ئەحمەد شەرع هەبوویتە کرێگرتەیەکی یعنی وەکو ئەوەی چی بووە لۆی دەکا ئێلۆ ئەمریکا دەکاتن بۆیە لە ئەحمەد شەرعی باشتر ئەگە دەوڵەتێکی وەتەنی سووری هەبی خۆ سازشانە لۆ ئیسرائیل ناکە کاکە بۆیە لەو ئەمریکای لەوەی باشتری بەدەست ناکەویت تکایە یعنی کورد دەبێ یەک ڕیز بێ بم دەزانم کەسی ژێمان لێ ڕناگری ئەو ئەزمونەی باشوور بوویتە سەرەتان لە بۆ باکوور و ڕۆژئاواش بۆ باکوور و ڕۆژئاوا بۆیە وەزە کورد یەکگرتو نەبێ تەنسیقیان نەبێ دەشبینی لە 1-2 ساڵی داهاتوو کوم معامەرە دەکرێت بەڵام ئەگەر یەک ڕیزی کورتە بێ کورد موزەدەشی باششاندا وەتکاتان لێ دەکەم لە هەموو ئەو کوردانەی لە ئەندەرانن کۆنتاکتان هەیە ڕۆژنامە کاکە ئەو جملەی بەهەنتەگرن ئەو هەڵوێستەی تۆم باراک ئیدانە بکەن تۆم باراک ڕقەمەکی گرینگە لەناوە ئەینە نۆکو بیستەکان مستەر
نۆئیل بووە بزانم ئەگەر هەڵە نەبم من هاڕێم 25 ساڵە لەو تاریخە دوورکەتیمەوە بەهەرحاڵ لەگەر ویلسن ئەو حاکمی سیاسیەکە کەم جار دەوڵەتی کوردی دروست کرد ویلسن هات هەمووی تێک و پێکدا تۆم باراک مستەر ویلسنە ئەو ویلسن کەسێکی زۆر خەتەرە راپۆرتەکانی زۆر زدی کووردە بە میدیا خۆ دەبینن چۆن دەیکە بۆیە کورد دەبێت دژی تەحەڕک بکە یەکێک لەوانە لە ناو سیناتۆرەکان لە ناو کۆنگرسمانەکان لە ناو هەر هەموو ئەوانە خەڵکی جوان زۆر مایە دۆستی کورد زۆر مایە ئیشیان لەسە بکەن زەخت بکەن ئەو فلیم و دوکۆمنتانەی تاوانەکانی ئەحمەد شەرە دژی کورد دژی عەلەویەکان دژی ئەوە دوکۆمنت بکەن بدەنەوان کاکە کە تۆم باراک درۆ دەکەم مەسەم لەگەڵتاندامە پارتیۆچەتی وانە بەڵام کاکە ئەو دێ دەمی ئەحمەد شەر عەک دەکە بەخۆ بە ئیسرائیل لەبەرەوەی قازاندیان تێدا هەیە دەوڵەتێکی بەربەری دەین لەسەر سووریا و گەلانی سووریا دەچەسپێنیتن ئەلێرەدا درۆیەکەیان هەموو بەتاڵ دەبتەوە کە پرۆژەکە مەسەلە ئەوە نییە کورد بە نەیتوانێت یەک ئیدارەبی تۆ دەوڵەتێکی بەربەری دەینێ سەرگەلک سەرگەلانی سووریا کە کۆمەڵ کوژی بکەن کە هیچ سیفەتەشی دەوڵەتی نییە دەمی دەکات تۆم باراک دەمی دەکات بڕوا بکە ئێدەی لەولا دەرێ پارتی وایە چێتی وایە ئەگەر نموزۆدەکی باڵاتر ئەوە بێ گەرنگ من دەمەیەک خاڵی کەش بڵێم عێراق و سووریا هەوڵ هەیە تۆم باراک هەوڵی هەیە بەرنامەی هەیە چەند سەردەگرێ من نازانم بکاتە مرکزی حقوقی کورد لە ئەوەشە حسابی حقوقی کوردە ئەو داخوازیانەی هەسەدە دەکە پێیان قبوڵ ناکری پێ قبوڵ تۆم باراک لەگەڵ نییە لەگەڵ ئەو بەرنامەیە نییە ئیتر چ دەکرێت چ ناکرێت چەند ئیرادەی کورد دوای هەندێەوە دەبێ ئەو شتەی زۆر گرنگ دەبیت ئەمە دڵنیام لە ڕۆژئاوا یعنی هەموو تەختوەچی ئەوەی حەلەب دایان نابوو بە 24 سەعاتی لەناو بن 5 ڕۆژ هەتا بە خۆیان نەکشانەوە نەیانتانی ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئیرادەی گەلان ئیرادەی خۆت ئیرادەی شەعب دەوری خۆی مایە هاوڕێیان ئەو نمونەی حەلەب باشترین شتەکەن ئابڕویان چوو بە 5 ڕۆژی ئەو هەموو سوپای نەیتوانی کورد ڕقەمەکی کەم نییە هاوچێشەی سیاسی کەم نییە ترامپیش کە سەرۆکی ئەمریکای کاکەوەدایان نابوو رووسیا لە ناو ببان مەزەلەن ئێپیان نەکرێت کاکە لە ئۆکرانیا سەرکەوتوو نەبوون فەشەل یاینە ئەوروپا و ئەمریکا یعنی ئەوە نیارتیان ویست دەتواندرێ بکرێتن یان لەسەر زۆر گەلان ئەوە تورکیا هەموو هەوڵەشیدا کورد ئیبادە بکە پێی نەکرێ بە هەر حاڵ لە عێراقیش ئەمن ئەوە دڵنیاتان دەکەم وەزارەتی پێشمەرگە ئڵغا دەبتەوە ئاسایش و ئەوانە هەموو دەخرێتە سەر حکوومەتی عێراق ئەوە دڵنیا بن لەو خاڵەی پارتیوێکێتی بەو شێوەیە ئەو ئەزمونونەکەم دەزانم جێ لە کەس ڕناگرن دەیانخەنەوە سەمەرکەس گومرگەکانیان لێ وەردەگرنەوە مەتاڕەکانیان لێ وەردەگرنەوە وەزارەتی پێشمەرگیان لێوە هەمووی ئایدی وەزارەتی بەرگری عێراق دەکرێت بۆیە وەزعەکە زۆر ینی کۆی پرۆسەکە ڕەنگی پرۆسەی ئاشتی ڕابوەستی تورکیا پاشەکشە دەکاتن نایەتەوە پێش بە تایبەتی تورکیا کە گومان هەیە لەگە ئیسرائیلیش تەنسیقی کردی هاوڕێیان یعنی تورکیا و ئیسرائیلیش تەنسیق بەلای کەم ئەردۆغان دەیەوێ لە قۆناغیوی تورکیا تێک نەشێت تورکیا هەر دەبیتن ئەو شتەی گوتیمان بەس ڕەنگی هەوڵ دەدا 1-2 ساڵ تاخیر بیدا ئەو بڵێ لە قۆناغی من نەبووە ئەردۆغان هەموو سازشێک دەکات ئیتر بۆیە وەزعەکان خراپە تۆم باراک ڕێی زۆر خراپە من داوا دەکەم لەو هەموو حزبانە لە شار خۆەکان خۆپشاندان دژی تۆم باراک بکەن دڵنیا بن ئەو کابرایە دەبتە سەرەتان لە بۆ کورد دڵنیا بن ئەوی یعنی کابراایکی زۆر خەتەرە زڵدی کورد من لە بەلاژ وەنارم پێرێ وەم گوتیە هاوڕێیان دیتان دوای من لە بەوەم نییە ڕوانگەی سووری باسی کرد ڕامی عەبدوڕەحمان کاکە کابراایکی خەتەرە دژی نەکەر کووردە دژی حقوقی ئەوەیە کە بدرێتە گەلان بە تایبەتی لەگە کورد لەبەر ئەوەی حتا مەکتەبەکەی لە تورکیا بزنسە خەتەرە ئەو کابراایە خەتەرە کورد دەبێت جوڵە بکە لە ناو بڵێتە ئەمریکیەکان کاکە ئەو کابراایە دەمی ئەحمەد شەرع دەکا کە ئەو بەربەریانن ئەو دوکومنتانە هەزارە سەدان کەناڵ هەیە لە ئەمریکا ئیشی لەسەر بکرێت زەخت لە ترام بکرێت وەکو 2009 خۆ 2009 شەوڵیدا ئەوە بەشەکە هاوڕێیان من دەمەوێت بە هیوام هەڵە بم بە هیوام تەقدیراتم سەقەت بێ بەس ئەوەی بزانم لە ئێستا ئەوە هەیە سبەی ڕەنگی بگۆڕێەوە چی ئەوە هاوچێشەی سیاسی ئەوە دەبێت دەگۆڕانکاری بەسە بێ دوای شتیت کاڕیان لەسەر کۆمار پارتیۆچێتی نەگەشتنێک ئەو زۆر خراپە بە جددیمە لەبەر چێ لەبەرەی دەبنە قەشمەر
پارتی وێژەدی کە پێگنێن ئیتر زیاتر ئەمریکا و ئەوانش ئێمالیان دەکەن حکوومەت پێگنێنەوە نەبن هەموو یعنی فاکت دەداتە دەست فاکت دەداتە دەست دژمنەکانی کورد کە کورد هەموو دنیا دژمنیتی بە جددیمە شعوب ڕەنگی گەلان و مسەقەف و هەندێک ڕێکخرا و ناوەند بەس وەکو دەوڵات یەکەم قیەم و ئەخلاق نییە دووەمیش کاکە تۆ خەلیج دشتە عەرەب دشتە فارس دشتە تورک بەو هەموو پێگەی هەیتی دشتە لە ناو ئەمریکای لۆبیەکی گەورە هەیە دشتە ئەی کاکە تو چت هەیە بەس پێم برێت چت هەیە دەبینی مۆزۆزەشی جوان پیشان بدەین بۆیە کە نەگەیشتنەوە لەو غرورەی ماڵی بارزانی هەیتین کە وەکو خێر دەیەوێ بداتە هەموو حزبەک ساڵێک و سێ مانگە لەسەر پۆستی وەزارەتی ناوخۆیە ئابڕووی کوردیان بەرەسە سەر و کۆماریش پێک نهاتن بۆیە هەریەکە بەجیا تا ئێستا هەیە لە ئاخر لەحزە ڕەنگی پێک بێن نێچیری مەسعود ڕاستپادێ گوتی بڕۆ ئەوەی بکە سەرپەرشتی بەغدا بکە نێچیری لۆ دانیا لە بە دوو سەبەب یەک بین یەکێتی و نێچیری تێک بدەن کە نێچیر معتەدل بووە دووش نێچیر لە هەمووان سەرکەوتوترە لە ئەوەی ئەگەری زۆریشیە نێچیر دەمی دوو کەس بکە فات حوسێن نەکە بەڵام دەمی مەلا بەختیار و نەوزات هادی بکە ئەو زانیاریانە هەیە دەمی مەلا بەختیار و نەوزات هادی بکاتن هەردووچی لەگەری بینیان زۆر خۆش من ناڵێم مەلا بەختیار دەرەچی بەس یعنی ئەگە ببتە پارتیۆچێتی اتفاقکەن مەلا بەختیار دەرناچی بەس نێچیر بۆ خۆی یان نەوزات هادی یان مەلا بەختیار تەمیل دەکە ئیتر شیعەکان مووقفیان چ دەبێ ئێمە بزانم مووقفیان خراپە لە سەیەکێتی کاکە ویچێتی کارکتەرشی زۆر لاوازی فرێدایە کە ڕاوێژکاری تاڵەبانیە ئەڵێن مالیشی گۆتی تێ و دەرگەوانە چێ بتە سەر و کۆمارمان قەزی لە نزار ئاکرەیە کە دنیایەک مەلەفی لەسەر هەیە کەسێکی زەعیفە و یەکێتی پاڤل و قوبادوەی کردێ دوو کەسی معقول نیمایە خەڵک بڵێ ئەوەی ئەخ بە جددیمە لەو تاریخە یەکێتی لەو هەمە چێ نزار ئاکرەی یعنی کارتێکی زەعیفە بەڵام من نازانم یعنی شیعە ڕئیسیە هاوچشە سیاسی ئێران وەزعی زۆر خراپە ئێران بەس فۆکەی مالێ بکرێ بڕوە بە جددیمە یعنی چ دەبیتن یعنی ئێرانی ئەوە نییە بۆیە یعنی کورد ئەوەی هەیە پارتیۆچێتی بە دووسێ کاندید ئۆپۆزیسیۆن بە کاندیدی موسەنایی ئەوە بە هەشتاویە کەسیاندانەیە ئەو پارەیەکی زۆر پارتی ئەمن دەزانم تەرخانی کردیە لە بۆ زۆربەی ئەو کاندیدانەی کە لە خۆی نزیکن بەچن خەڵک بکڕن بۆ ئەوەی باڵی یەکێتی دەرنەچیت ئەوەش هەموو لەسەر کورد بە خراپ دەشتێتەوە دەبنە گاڵتە جار ئتر ئەمە نازانم چێ دەرەچی چێ دەرناچی بەست کاتان دەکەم هاوڕیان یەکەم چێ دوکۆمنت چ ڤیددیۆ هەیە چ بە خۆتان سیناتۆرەکان بەرپرسەکان یەکێتی ئەوروپا کاکە لەناو ئەو دام و دەستگایانە خەڵکێکی زۆر هەن ئینسان دۆستن من بۆ خۆم یعنی 25 ساڵە لەناو ئەو 2006 کەتیمە بە تەواوەتی بڕواوکە لەناو هەموو حزبەکی لەناو هەموو وەزارەتی خارجیی هەموو کارمەندێک هەن مهنەیە ینی مۆزەفە بەس هەیە ئینسان دۆستە راپۆرتی باش ڕەفع دەکا دۆست کورد ئێستاش دۆستی زۆرە کوردیش کەم نییە ها یعنی من ئەو قسانم کرد کورد کەم نییە ئیرادەیەکی زۆر پۆڵاینەیە و کورد یەک ریزبی هەموو پیلانەچانی لەسەر ئەو دەبێت بەس موعامەرەی گەورە لەسەر کورد هەیە و دژمنانی کورد یعنی تورکیا هەموو شتێک دەکا ئەحمەد شەرع هەموو شتێکی کرد خلەوەی خیانەت گەورەتر ئەتو دوسێ مەحافەزە لە دەستمایە بەس لە پێناوی دوو گەڕەکی وەربگری بۆ ئەو خیانەتەی لە بیر بکرێ بزانێت چی لە بۆ ئیسرائیل کرد یەک دەستکەوتی گچکەی لە ئیسرائیل وەربگری تۆ سێ مەحافەزە و جۆلان و ئەوە لازقێشی فرۆشتە ئەوەی ئیسرائیل ئەوانە کاکە تۆ ئەو دژمنەتی ئەو هەموو بەرتیل و خیانەتەی دەکەن لە دژی گەلەکەی خۆیان بەس هەتا ئەتون نەجاعەت نین کورد دەبێت بیر لە هاوچەشەی نوێ بکاتەوە چەندە بە بەڵام دەزانم فشیان پێدەی پارتیۆچێتی بەس ئەوە ئەمن و ئێوەینە ئەگەر ڕەبتیان بە مەرکەز نەکردنەوە ئەگەر حکومی زادەکەی ئەفتاشیان درای حەقبی ئاوڕیان سپاسان دەکەم بە ئەو کاتێ دەگە منتان سرف کرد ببورن بەس ئەو زانیاریان هەبوو پێم خۆش بوو ئاگادار بن کاتێکی خۆش سپاس بۆ یەکە بە یەکەتان سەرکەوتن لە بۆمە دەبیت ئەگەر یەک ریستر بین ئەگەر هاوچشەکان بگۆن حتا برادرانی خەندیلیش برادرانی ڕۆژئاواش کراوەتر بن هەندە شت هەیە ئاخر وەڵڵاهی دوایین جملە لە 94ەوە ئەوان داهێنەری تەلەڤیزیۆن بوون بەنمونە 94ەوە دەیان کەناڵیان دروست کردیە
بە ملیۆنەها دۆلاری ترخان دەکەن بیسی تەلەڤیزیۆنانی یەک کەناڵیان نییە وەکو ئەوەی ڕوودا و دوو پرسیار لە ترامپی بکە کە چەند دەوری هەیە کاکە ئەوە تا ئێستا تەلەڤیزیۆنەکان دەرە سەردەمی تەعاسۆڤێتیە کلاسیک یعنی پەیامنێرەشان لەو ئەمریکا و بڕۆکسلەی نییە بچی کورد لە بڕۆکسل پەیامنێرەشانێ بستە ناو کۆنگرە ڕۆژنامەگەری نێودەوڵەتیەکان کە مەزدەری یەکێتی ئەوروپای لێیە یعنی هەندێک شت زۆر بچووکە بە زۆر تەسیری ها پرسیارە ڕووداوای کرد ترامپ شەرمەزاری بگریت لێی بکرێ بە نمونە کە دەستیان خۆش بی کاتێکی خۆش